جا ئازیزانی من لە هەر شار و شارۆچکەیەک و لە زۆربەی شوێنەکان دایمەن شوێنێک دروست دەکرێت لە بۆ خێزان و گەنج و برادر و قوتابی کاتێک لە دەوام تەواو دەبێت بێتە شوێنەکە بەخۆی ئیستراحەتێک بکاتن شۆک بداتن لەگەڵ برات دۆست و برادەرەکانی کۆ ببێتەوە. لە شەقڵاوەش لەسەر ڕێگە کۆمەڵێک کابینەی زۆر زۆر جوان و سەرنجڕاکێشیان دروست کردو بە لایلۆن هەمووی بووتە غورفەی لێ هاتیە. اینجا خواردنی دەفرۆشن خۆتان دەزانن خواردنی سەرجادەش تام و چێژێکی جیاوازی هەیە. پێم خۆشە بچمە لای یەکێک و بیدوێنم بزانمە و گەنجە جوانە قسەمان لە بۆ ناکات بیرۆکەی ئێرەیان لە چێدانا لەو کەشە ساردا. سەلام عەلەیکوم یا ڕەبی دەستان خۆش بی لەو جێ گەرمەی کوی کاکە باشی؟ زۆر بەخێر بن. یاخوا هەر باش بی تەندروستیشت باشە ئیشاڵڵا. ناوی بەڕێزت؟ ئەحمەد. ئەحمەد کاک ئەحمەد دانیشن خوا. کاک ئەحمەد بەڕاستی شەقڵاوە زۆر ساردە. دێ ئەو ئێرە دوو جەوە ئێرە گەرمە ئەوێ زۆر ساردە. پێم خۆشە پێم بڵێ بزانم بیرۆکەی دروستکردنی ئەو کابینە دوچکانە لە تەنیژیەک لە چێوە هات لە کێوە ئێرەتان دروست کردیە؟ والله تقریبا 5 سال ئێرکانە ڕەوانە بووە. بەس ئەو سار گوتم با بیرۆکەی جیاواز دروستکەین هەموومان پێکەوە ئەمەش ئەو بیرۆکەم لە بۆ هاتیەوە گوتم با خۆ دەزانم ئەو ئیشی ئێرە نوێ یعنی ها ئەم دیزاینتان کردیەوە پێشتر ئەو عارەبانانە هەرا بووە ئەو ئێرە تازەیە. باشە چ دەفرۆشن بە گشتی لەسەر ئێرە؟ بە قورئان هەموو شتێکی لێیە لە فەی لێ زیاتر پاخڵە و شێلم و نۆکاوی لێ و زۆر بە شتەکانی لێە کوبەی لێیە. هەمووان دەزانی شەقڵاوە شوێنێکی گەشتیارێک گەشتیاریش زۆر کاتێک بێدەدات پێ دەبێت لا دەداتن خۆشتێکی دەخواردن زۆربەی کات گەشتیار دێن لادەن لێرکانە. بە ڕۆژ خەڵک نایەتە ئێرە؟ بەخوای خەڵکیش دێ زیاتر تەڵەبی محەدی لێرکانەنا بەس لە پاس ساعات سارەوە خەرچی بیان هەو لێرە دێتن زیاتر لە بۆ دۆچی دێن سلێمانی دێن هەمووی بەهام دێن گەشتیار زیاد ئێرە شوێنێکی گەشتیاری زۆر ئەو گیتار و جوانش لێرەدا دەزانی لەوان لێ دێت؟ وەڵڵی لێ نازانم بەخوا دێم بەیاتە وێرە لە شستابتر ئەی دەنگت خۆش نییە؟ بینی لە خوارە گیتارەکەی احتیاجە؟ احتیاجە ئاگا مۆسیقای تۆم و جێری بەخوای کاتی خۆش زۆر پێم تۆم و جێریم پێ خۆش نەبوو. ئەو چی سڵاگەکە لۆ پشیلەکەی دەچوو. باڵێتی دێ نەکەم کاکە دەستەکان خۆش بیتن زۆر سپاس دەکەم. زۆر سپاس.